بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. لە ساتەکانی یەکەم ڕۆژی ساڵی نوێی میلادی 2019 ئومێد دەکەین ساڵی خۆشگوزەرانی و ئاسوودەیی و پێکەوە ژیان بێ و پەیامی سەیدنا عیسای کوڕی مەریەم سەلامی خوا لە خۆی و دایکی بەڕێزی بێ ببێتە پەیامی پێکەوە ژیان و ئاشتی کۆمەڵایەتی لە سەرانسەری جیهان و کۆتایی بەو زوڵم و ستەم و ناعەدالەتی و کوشت و بڕ و یەکتر چەوساندنەوە و یەکتر پێشێلکردنە بێ کە وڵاتە زلهێزە بە ناوپەی ڕەویکارەکانی سەیدنا عیسا دەستیان داوەتێ و کەوتونەتە وێزە و گیانی گەلانی بەژمەینەت و لاوازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تا ئێستەش ئەتوانین بڵێن هەر بە ناوی شەڕی خاچپەرستیەوە وڵاتی مسلمانان کاولەکەن و بەچکەونەوەی مسلمانان تەفروتونا و قات و قڕی تێدەخن. لە بەرنامەی باسخواستیم ڕۆماندا جارێکی دیکە بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و باز لە پەیڕەویکردن یان خۆشویستنی سەیدنا عیسا ئەکەین لە نێوان پەیڕەویکردن و ئاهەنگێڕان بۆیدا. بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو کۆتاهەمین پێغەمبەرانی زنجیرە بەڕێزەکەی پێغەمبەرانی خوا وەکو هاوپشت و کۆتاهەمین پەیامبەرێک و نزیکترین پەیامبەرێک لە ڕووی کات و زەمەنەوە بە پێغەمبەر عیسا سەلامی خوای لێبێ صلی الله علیه وسلم کاتێکە دەچێتە شاری مەدینە دەبینێت جوولەکە و پەیڕەویکاران و شوێنکەوتنانی سەیدنا موسا یادی ئەو ڕۆژە دەکەنەوە کە حەزرەتی موسا سەلامی خوای لێبێ لە چنگ فیرعەون و ستەمی فیرعەون لە ئاوی ڕووباری نیل دەپەڕێتەوە ڕزگاری دەبێ دەیکەنە جەژن و خۆشی و شادی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دێت تێگەیشتن و دید و ڕوئیای خەڵک بۆ یادەکان بەرگێکی دیکە و سیمایەکی دیکەیان پێدەبۆشێ و یادەکان دەکاتە وێستگە و خاڵ و هەنگاوی یەکتاپەرستی و یادکردنەوەی خوا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە گەلی جوولەکە و بە شوێنکەوتوەکانی خۆش و بە مسلمانانیش تا ڕۆژی قیامەت دەڵێ من ئەولاتر و ئەحەقتر و نزیکترم بە موساوە وەک لە جوولەکەکان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یادکردنەوەی ئەو ڕۆژەی گۆڕی بە ڕۆژوگرتنێک وەکو سپاسگوزاریە بۆ خوای گەورە و ئومەتەکەشی فێر کرد کە یادکردنەوە و خۆشی دەربڕین بریتیە لە یادکردنەوەی خوا لەو کاتاندا. ئێمە ئێستا کە لە یەکەم ڕۆژی ساڵی نوێی زاینی داین کە بە حساب ڕۆژی لەدایکبوونی سەیدنا عیسایان بۆ منە هاتنە دنیای ئەو پێغەمبەرە بەڕێزەیە چۆن ئێمە لە نێوان پەیڕەویکردن لە پەیام و لە تێگەشتنە دروستەکە و لە خۆشەویستی حەزرەتی عیسا چۆن ئێمە لە نێوان پەیڕەویکردن و ئاهەنگێڕاندا بتوانین وەکو موسڵمان هاوسەنگیەکی وا بپارێزین کە سنووری خوای گەورەی تێدا نەبەزێنرێ. بێگومان یادکردنەوەی پێغەمبەرە بەڕێزەکانی خوا بە خواردنەوەی زۆرترین بڕی مەشروب یا بە تێکەڵاوی ناشەرعی یان بە پلاندانان بۆ داگیرکردنی وڵاتانی تری موسڵمان ناکرێت. بێگومان پەیامی عیسا لە پەیامی تەواوی پێغەمبەرانی دیکە بریتیوە لە پەیامی ئاشتی، پەیامی یەکتر قبولکردن، پەیامی تەنانەت قبولکردنی ستەم بەرامبەر بە خۆت لە پێناوەی کە تۆ نەبیتە ستەمکار بەرامبەر ئەوانی دیکە کە لە پەیامە جوانەکەی سەیدنا عیسادا هاتووە. لەم بەرنامەیەدا لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا ئارام عەلی بانگخوازی ئیسلامی باز لە پەیڕەویکردن لە حەزرەتی عیسا دوورکەوتنەوە لەو ئاهەنگە ناشەڕیانە دەکەین کە بە ناوی بەڕێزیانەوە دەکرێت. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. وەکو مسلمان کە ئێمە قورئانی پیرۆز و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لا نفرق بین ئەحەد منهم و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نمونەی خۆی و پێغەمبەرانی بەر لە خۆی وەکو دیوارێک دەهێنێتەوە، نە خۆی بە گەورە دەزانێ نە پەیامی پێغەمبەرانی خۆشی وە کۆڵێ ئەسرێتەوە بە کەم ئەزانێ. ئێمە چۆن وەکو مسلمان لە پەیامی پێغەمبەر عیسا سەلامی خوای لەسەر بێت تێبگەین و وەکو خۆی مافی بدەینە. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێگەم خوای گەورە پاداشتان باتەوە بۆ ئەم دەرفەتە کە ڕێخستان خستەوە بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی زۆر هەستیار و بابەتێکی ڕۆژ کە کاتی خۆیەتی بەڕاستی قسە لەسەر ئەم مەوزوعە بکەین چونکە ئێستا لە سەر و سەودای ئەم یادەیە ناوی یادی لێبنینە هەر ناوی جەژنی لێبنین هەشتێکی لێبنین کە ئەبێ ئێستا دواتر قسە لەسەر ئەوە ئەکەین ئینشاءڵڵا جێی خۆیەتی ئێمە وەکو موسڵمان عالەمی مەسیحیەت هەچیەکە گێڕێ هەچیەکە کات ئەوە بۆ خۆیان شتی خۆیانە، بەڵام ئێمە وەکو موسڵمان چۆن پێویستە ئێمە لەم مناسەبەتانە دید و بۆ چوون و ڕەفتار و ئاکارمان چی بێن. سەرەتا ئێمە وەکو ئەهلی ئیسلام وەک جەناب لە سەرەتا ئیشارەت پێدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام
تێڕوانینی بەرامبەر بە دینەکانی ڕابردوو ئەوە نەبووە کاتێکە دینی ئیسلام هات لە کاتێکە خوای پەروەردگار ئیلغای دینەکانی کردوتەوە ئیتر بێتە سەر و گوێی دینەکانی پێشووتر و قسە بوتن بەوانی پێشخۆی وتن و هەتاوەکو بێت ناشرینکردنی ئەوانی نەخێر بگرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو فەرمایشتەکانیەوە لە ئاەتەکانی قورئانە لە وەسف و سەنای پێغەمبەرانی ڕابردووی پێشخۆی هیچ شتێکی نەوتووە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەندەها حەدیثە هەموویانی بە برای خۆی ناو بردووە کە ئەفەرمێ الئەنبیاء ئیخوەة وەدینهم واحد یعنی ئەفەرمێ پێغەمبەران هەر هەموویان برای یەکترین یەک دینیشان هەبووە تەنها من درێژە پێدەری دینەکەی ئەوان و تەکمیلەی ئەو بینایەم کە ئەوان بەڕاستی لە سەرەتاوە بناغەکەیان دامەزراندووە لە ئادەم پێغەمبەرەوە حتا ئەخیر پێش ئەخیر پێغەمبەر کە عیسا پێغەمبەرە عەلەیهی سەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمی ئەمان هاتن هەر هەمویان بینایەکی زۆر جوانیان دروست کرد تەنها لە ئەخیری بیناکەیە خشتێکی نوقسان بوو کە خەڵکی ئەهاتن تەماشای ئەم بینایان ئەکرد ئەیانوت خۆزگا ئەو خشتە کۆتایی بەم بینایە بهێنایە تاوەکو تەکمیلەی جوانی ئەم بینایە لە بەشاری خەڵکا دەرکەوتایە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمی من ئەم تەنیا خشتەی ئەخیر بووم و بیناکەم تەواو کرد کەواتە بە کۆی پێغەمبەران ویست و خواستەکانی خوای پەروەردگاریان لەسەر زەویە بەرقەرار کردو و داوایان لە خەڵکی کردووە کە فەرمایشتەکانی خوای پەروەردگار لەسەر زەویە جێبەجێکن بەوەی کە خوا پێی ڕازیە بە درێژایی تاریخ هەموو پێغەمبەران یەک جۆرە عەقیدەیان هەبووە بەرامبەر بە خوای پەروەردگار بەرامبەر بە داواکانی خوای پەروەردگار ئەوە نەبووە کە وابزانین ئێستا دینی عیسا پێغەمبەر یان موسا پێغەمبەر یان پێغەمبەرانی پێش ئەوان کۆمەڵێشتی حەڵاڵ کردبێ لە دینی ئێمە حرام کرابێ بۆ نمونە یعنی وا هەستکەین عەرە خواردنەوە لە دینی عیسایە حەڵاڵ بێ لە دینی ئێمە حرام بێ یا پەرژینێکی قایم بێ لە ڕووی جەناب و بینەدانە زیناکردن لە دینی یەکی لە پێغەمبەرانی ڕابردووە ڕێپێدراو بوو بێ لە دینی ئێمە حرام بوو بێ نەخێر ئەوانەی کەشتی سەوابتن بە درێژایی تاریخی پێغەمبەران هەمویان یەک قسەیان هەبووە تەنها لە هەندێ بەڕێوەبردنی کاروباری ژیانە لە منهجی بەڕێوەبردنی کاروباری ژیانە فەرقێک هەبووە لە بینی دینەکانی ئێمە و دینی ڕابردوو دینی پێغەمبەرانی پێشووترە وەکو خوای گەورە فەرمێ لكل جعلنا منكم شرعة ومنهاجا شریعەت و منهجی ژیانی ڕۆژانە فەرقی هەبووە ئەگینا هەندێک مەسائل هەیە کە مەسائلی ثەوابتیان پێوترێ هەموو پێغەمبەرانیان قسەیان هەبووە بۆیە بەڕاستی تێڕوانینی ئێمە و تێڕوانی پێغەمبەر صلی الله علیه و وەکو بڵێن وەکو عامی دینی ئیسلام بەرامبەر بە پێغەمبەرانی پێشخۆمان بەرامبەر بە ئەدیانەکانی پێشخۆمان تێڕوانینێکی زۆر ئیجابیانەیە تێڕوانینێکی زۆر گەشتبینیانەیە تێڕوانینێکی درێژە پێدانە بە عەبدایەتیکردنی خوای پەروەردگار لەسەر زەویدا بۆیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمە ئەفەرمێ ئەمە هەمومان براین لەگەڵ پێغەمبەران و هاتوین یەک بانگەوازمان هەبووە یەک دینمان هەبووە هەمووشیان ئەوە بووە کە ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت ئەوە بۆ ویستویانە خوا بە خەڵک بناسن لەسەر ئەو شێوەی کە هەیە هاتوون ویستویانە داواکارەکانی خوای پەروەردگار بە خەڵکی ڕابگەن خوای پەروەردگار بەچی لێتان ڕازیە و بەچی لێتان ناڕازیە چونکە خوای پەروەردگار ئەم ژیانی دنیایی کرد بە شوێنێکی تاقیکردنەوە بۆ عەبدەکانی هەتاوەکو خەڵکی ئاگادار کاتەوە لەم ئیمتیحانەیە بەچی دەرئەچن و بەچی ئەکەون یعنی ئەمە مەبەستی هەموو پێغەمبەران بووە و ئەمە داوای هەموو پێغەمبەران بووە هەتاوەکو سبەینی خەڵک چووە بەردەم قاپی خوای پەروەردگار نەڵێن وەڵای خوایە ئێمە نەمانزانی تۆ بەچی ڕازی ئەبی ئێمە نەمانزانی ئەبەم شێوە تۆمان پەرست بۆیە پێغەمبەران هاتوون بە درێژایی مێژوو کە خوای پەروەردگار لە چەندەها ئاەتی قورئانە لەسەر یەک لەحن بانگەوازی پێغەمبەرانمان بۆ باسەکات و کە ئەفەرمێ هود پێغەمبەر کە هاتوو بە ناو قەومەکەی داوای لێکردوون ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت بە هەمان شێوە ساڵح پێغەمبەر هەمان ئەم قسە لە ئاەتی قورئانە لە ئاەتەکانی قورئانە هەموویان هەر ئەم لەحنیان دووبارە هەر ئەم کەلیماتانیان دووبارە کردوتەوە یعنی هەر ئەوەیان داوا کردووە کە خوای گەورە بەو شێوەی کە خوا ئەوێ بیپەرستن و دوورکەونەوە لەوەی کە هاوبەش و شەریک بە هەموو شێوەکانی بە خوای پەروەردگار قرار بدەن لا إله إلا الله کە ئەمە مۆزوعی لا إله إلا الله بەو شێوەی کە قوڕەیش دەی تێگەیشت بوو با ئێمە نەڵی موسڵمانانیش بەو شێوەی کە قوڕەیش دەی تێگەیشت بوو خوای گەورە ئەوێت خەڵک ئاوا لە لا إله إلا الله تێبگات چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە درێژایی 13 دانە ساڵ لە مەکەیە کە داوای کرد لە قوڕەیشیەکانی داوا کرد بەس بڵێن لا إله إلا الله قوڕەیش ڕەفزێ کردەوە
بۆچی چونکە بەڕاستی فعلەن لی تێگەشتبوون قڕێژ دەی تێگەیشت بۆ ئەیانزانی کەلیمەی لا ئیلاهە ئیلەڵڵا کەوتیان یعنی چی بۆیە ئەگەر سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بخوێنینەوە دیراسی سیرەی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وسەلام ئەو هەموو مەرحەلەیان لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گرتە بەر بە ئەشکەنجە و ئازار بە تعلیق لێدان بە سوخریەکردن بە مقاتعەی عامە لە شێ ئەبی تالیبە لە ئاخریان هەموویان لە قسەکردە و قیادەکان کۆبوونەوە وتیان با بچین بۆ لای ئەبوو تالیب و محەممەد صلی الله عليه وسلم با بین مفۆزاتێکیان لەگەڵا بکەین با ئێمە شتێ لە شتەکەی خۆمان دابەزین ئەوان شتێ لەوەی خۆیان دابەزن تا پێکەوە ژیانێک بۆ مستەلاحی کە لە مۆدێرنی تازەیە باسیەکەن وڵێن پێکەوە ژیان با پێکەوە ژیانە دروستکەین و ئیتر ئەم منافەسە و بەربەرەکانی لە نێوانمانە نەمێنێ ئەوە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات پاش ئەوەی کە هەموو تەرحە مغریەکانیان خستە پێغەمبەری خوا بەردەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەوەی کە ئەوکەین بە سەروەر و سەرداری مەککە بۆکەین کە کام ئافرەتێ بە دڵتە بۆت ئێنین بۆی کە ئەتەوێ بۆ چ وڵاتی لە دەرەوەی وڵات دەتەوێ بنێرین ئەگەر جنۆکۆشت دەستی لێوەشانی بۆ ئێکە ئەتەوێت دەوڵەمەندی ناو هەمومان بی لە هەمومان هەموو ئەو شتانەی کە ئیمڕۆ خەڵکی پێ ئیغراء ئەبێ هەموو ئەو شتانەی کە بەڕاستی ئیمڕۆ خەڵکانێکی دنیا پەرست هەوڵی بۆ ئەدەن خراە بەردەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کۆتایی قسەکانیانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وتی تەواو بوون لە قسەکانتان وتیان بەڵێ ئەمە هەموو داواکارەکانی ئێمەیە پێغەمبەری خوا فەرمی وەڵڵاهی ئەمانەی ئێوە ئێلە من هیچیم ناوێ بەس تەنها یەک کەلیمەم لە ئێوە داوا هەیە ئەبوو جەهل ڕووی کردە جەماعەتەکەی کە لە چواردەورێتی ئەنجا ڕووی کردەوە پێغەمبەر وتی وەئەبیکە وەعەشر کەلیمات چۆن لای خۆمان ئەڵێین ئەڵێ بەسەری باوکە یعنی ئەم مفۆزاتە گەورە هەموو سەرداران و گەورە پیاوانی قوڕەیش کۆبوونەتەوە مفۆزاتێ لەگەڵ تۆ ئەنجام بن لەسەر کەلیمەیە پەکی بخەین وتی نەک کەلیمەیە بەس ئەگەر مستەلاحەکە ڕاست بێ وەکو چۆن لای خۆمان ئەڵێ بەسەری باوکت وەکو ئەوان تەڵبەت بۆ سێنوتی وەئەبیکە وەعەشر کەلیمات کورە بەسەری باوکت ئەوە خۆت و دە کەلیمە کەلیمەیەک چییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی دە کەلیمەکەی من تەنها ئەوەی قول لا إله إلا الله کە لەگەڵ ئەم کەلیمەی ود ئیتر یعنی ئەم جەماعەتێک کە هاتبوون کە نوێنەرایەتی هەموو ئەهلی قوڕەیشیانە کرد و گەورە پیاوانی قوڕەیش بوون ئیتر کێشکەوتە کەوڵیان و مێشیان خەریب و بتەقێ چونکە فعلەن بەڕاستی ئەوان وتیان ئێمە حەچی شەرمانە لەسەر وتنی کەلیمەی لا إله إلا الله کەلیمەی لا إله إلا الله قوڕەیش لێی تێگەیشت بوو بە مەعنا گشتیەکەی بەو مەعنا سادە و سەطحیە ناڵێم کە ئێستا ئێمە لێی تێگەیشتین و ئازانین ڕۆژانە 100,000 جار ئەڵێن لا إله إلا الله بەڵام 100,000 جاریش لە ڕۆژانە لە ئەعمالمانە لە کردەوەمانە لە خوڕەوشمانە مخالفەی کەلیمەی لا إله إلا الله ئەکەینەوە زۆر باش مامۆستا ئێمە چۆن وەکو موسڵمان کە لە فەرمودەکەی تەشریفی قدومی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەچێتە شاری مەدینە سیما و بەرگێکی جوان بەبەر یادی جوولەکەکاندا دەکا کە وەکوڵێ یادەکە گۆڕێ بۆ عیبادەت و پەرستشی خوای گەورە کە بریتە لە ڕۆژوو ئێمە چۆن لە ئێستادا وەکو موسڵمان بە بەرزڕاگرتنی یادی سەیدنا عیسا لەگەڵیشا وەکوڵێ سنووری خوا و شەرعی خوا نەبەزێنین و تێیدا بیکەینە خاڵی وەرچەرخان با سەرەتای ساڵی لەدایکبوونی حەزرەتی عیسا بە قورئان خوێندن بێ بە ڕۆژوگرتن بێ بە یاد و پەرستشی خوای گەورە بێ و چۆن ئەم یادە سیما و بەرگێکی شەرعی و دینداری و پەرستشی بەبەردا بکەین خۆی گەورە پاداش باتەوە سەرەتا بەنسبەتی پرسیارەکە تۆ پێش ئەوە من حەزم کرد ئیشارە بەوە بدەم مەوزوعی ئەم یادە ناوی یادی لێنینان جەژن دوای ئیشەڵا دێمە سەرەوە کە ئایمە یادە یان جەژنە ئەگەر جەژن بوو چه حکمێکی هەیە لە ناو عالەمی ئیسلامیە و ئەگەر یاد بوو مسلمانان چۆن ئەبێت تەعامل لەگەڵ ئەم یادەیە بکەن وەکو ئەهلی ئیسلام جارە من ئەڵێم ئەمە زیرەکی و وریایی ئەهلی مەسیحیەت دەرئەخا بەسەر عالەمی ئیسلامیە ئەمە هەیمەنەی ئەوروپا و دینی مەسیحیەت دەرەخا بەسەر عالەمی ئیسلامی بەسەر خاکی مسلمانانە و لە مقابلی ئەمە بێئاگایی و خەوتویی و چۆن ئەڵێ بێخەبەری ئەهلی ئیسلام دەرەخا بەرامبەر بەم یادە بۆ چونکە بەڕاستی من پرسیارێکەکەم ئەم یادە کە ئێستا سەری ساڵی تازەیە بەهۆی لەدایکبوونی عیساوەیە ئایا بەهۆی جژنێکی مەسیحەکانەوەیە ئەمە یادێکی ئەوانە من پرسیارێکەکەم ئافرین ئەهلی مسلمان و ئەهلی ئیسلام و ئەهلی دینی ئیسلام لە هەموو عالەمی ئیسلامیە ئەوە چەند مانگێک لەمە و پێش یادی سەری ساڵی دینەکەی تۆ بوو
نەک ئەوروپا نەک ئەهلی مەسیحیەت یادیان کردەوە و لی بێ ئاگا بوون. من ئەڵێم عالەمی ئیسلامەکەی خۆمان خەڵکە موسڵمانەکەی خۆمان چەنی ئاگای لەوە بوو کە سەری ساڵی هیجری هاتوو ڕۆی، چەنی لە سەری ساڵی هیجریە یادی بەرزڕاگرتنی دینی ئیسلامی پەخش کرد بەناو خەڵکە. چەند لە مسلمانان من ئێستا ڕووی دەمم لە خەڵکی مسلمانی خۆمانە، چونکە من بەڕاستی قسە بۆ خەڵکێکی ئەوروپی ناکەم و قسە بۆ خەڵکێکی مەسیحی ناکەم، ئەوان حەقی خۆیان هەچۆنی یادی مناسبەکانی خۆیان بکەنەوە. بەڵام من باس لە بەچکە مسلمان ئەەکەم، من باز لە خەڵکی ئیسلام و مسلمانان ئەەکەم. من ئەڵێم ئێوە تا چ ڕادێت ئاگاتان لە مناسبە و یادەکانی خۆتانە. ئەگەر ئەمە زاڵبوونی هەیمەنەی مەسیحیەت نەرێ بەسەر ئەهلی ئیسلامە، یعنی چی؟ بەڕاگرتنی یادی لەدایکبوونی پێغەمبەری عیسای پێغەمبەری مەسیحیەکان بەم شێوە گەورە و گرانە لە هەموو عالەمی ئیسلامیە پێش عالەمی ئەوروپی یادی ئەکرێتەوە. کە ئاڵێم بەداخەوە ئاڵێم ئەوروپیەکان بۆ خۆیان لە سەعات 12 خۆشحاڵی خۆیان دەرەبڕن بەهۆی هاتنی ئەم یادەوە، باشە؟ بەڵام بەچکە مسلمانەکانی ئێمە بێخەبەرەکانی ئێمە هەر لە سەعات 6 ئێوارەوە خەریکی دەهۆڵکوتین بوون بۆ ئەم یاد. کە بەداخەوە ئەڵێم زۆر لە مسلمانانی ئێمە لە بازارەکانە ئەگەر ڕۆشت بێ مسلمانێکی بەخەبەر ئەگەر لافیتەیەکی هێڵواسی بێ لە بەردەم دوکانەکەیە بەهۆی یادی لەدایکبوونەوە کە چۆتە سەریوەی زانیوەمە لەوە چه جەنازەیەکی بێمردی بێت و خەبەری ڕۆژی تازیەکەی لەناو لافیتەکە هەڵواسرا بێ کە خوێندێتی ئەنجا زانیوێتی ئەمە خۆ یادی هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات و یادی سەری ساڵی تازەی مسلمانانە، ئەوەندە خەبەر بۆتەوە، ئەوەندە ئاگای لە یادەکانی مسلمانان بووە. باشە؟ بۆیە بەڕاستی من ئەڵێم سەرەتا ئەمە زیرەکی ئەهلی مەسیحیەت دەرەخا کە توانیوێتی ئەم یادەی خۆیان ئەم جەژنەی خۆیان وا لێ بکەن لە پێش خۆیانەوە عالەمی ئیسلامی پێویستە یادی ئەوام کاتەوە. لە پێشەوە بەچکە مسلمانەکان و ئەهلی ئیسلام خۆشحاڵی خۆیان و جەژن و شادی خۆیان لە بەرامبەر ئەم ڕۆژە دەرببڕن. ئەوە بەڕاستی زیرەکیێوان دەرەخا و خەوتووی بێخەبەری عالەمی ئیسلامیش دەرەخا لەو ڕۆژەوە کە بەڕاستی ئێمە سەر و سەودامان نەماوە و خلافەتی ئیسلامیمان نەماوە. ئەجا برا من حەزەکەم ئەمە بڵێم ئێمە سەرەتا بین پرسیار لەمە بکەین، دوای دێمە سەر ینی پرسیارەکەی جەنابتم لە یادە کە ئێمە لەم یادا پێویستە چی بکەین. بەڵام من پێش هەموو شتێک ئەمەیە پرسیار بکەم لە خۆم لە جەنابەت و لە هەموو ئەو مسلمانانەی کە ئێستا گویان تێمانەوەیە. ئەم مناسبەیە مناسبەی سەری ساڵی تازە بەنیسبەت مەسیحیەکانەوە جەژنە یان مناسبەیەکی یادە. ئەگەر ئەوان ناویان نا جەژن زۆر خەتەرە لەسەر عەقیدەی ئینسانی مسلمان ئاگاداری ئەوە بێ کە لەم ڕۆژەیە یاد و جەژن و خۆشحاڵی دەربڕێ. والله العظیم قسەی من نییە، قسەی عولەما بەرزەکانی ئیسلامە. یەکێک لەوانە ئیبن القەیم ئەڵێت ئەگەر نەڵێم ئەو کەسە کوفری کردووە گەورەترین حرام و کەبائیری ئەنجام داوە. ئەگەر لەو ڕۆژە تەهەنیئە بکە یعنی پیرۆزبایی ئەو یادە لە مەسیحیەکان بکە، چجا ئەوەی کە خۆی ئەنجامی با. چونکە ئیمامی عومار چونکە ئەگەر ناومان نا ئەمە جەژنە، چونکە جەژن شعائیری دینیە لە هەموو میلەتانە بە درێژایی تاریخی بەشەریەت هەموو میلەتان هەموو گەلان چەند ڕۆژێکیان هەبووە خۆشحاڵی خۆیان تیا دەربڕیوە بەهۆی مناسبەیەکی خۆیانەوە ئەم ڕۆژیان ناوە جەژن. وەکو لای خۆشمان ئێمە دوو جەژنمان هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆی دیاریکردین کە جەژنی ڕەمەضان و جەژنی قوربانە. هەموو گەلان وەکو عەرزم کردی بە ئەدیان و غێرە ئەدیانیشەوە، یعنی خەڵکانێکن دینیشان نییە بەڵام جەژنی تایبەتی خۆیان هەیە بەهۆی ڕۆژێکی تایبەتی خۆیانەوە. باشە؟ یعنی هەر بۆ نمونە گاپەرستەکان، ڕۆژپەرستەکان، هەموو ئەوانەی قەومەکانی ڕابردوو کە هەشتێکیان پەرستی بێ ڕۆژێکی تایبەتیان هەبوو کە حتا بالموناسبە ئەڵێن ئەم مەوزوعی یادی سەری ساڵە وەسەنیەکانی ڕۆمانەکان کە وەختی خۆی لە 25 دیسەمبەرە جەژنیان گێڕاوە لەبەرەوەی ئەو ڕۆژە ئیتر ڕۆژ تایە درێژ بووە کە ڕۆژیان پەرستووە
وەختی خۆی پێشەوەی بێنە ناو مەسیحیەتەوە ڕۆژیان پەرستووە لە 25 دیزەمبەرە سەرەتای دەستپێکردنی دیرێژبوونی ڕۆژ دەست پێەکە جەژنیان بۆ ئەو ڕۆژە گێڕاوە ڕۆمانەکان کە قەومیەکی زۆر بوون و بوون بە مەسیحی ئەم جەژنی خۆیان هێنا خنانیانە ناو مەسیحیەتەوە ئاوانیان لە یادی لەدایکبوونی عیسا و تێکەڵیان کرد و کردیان بە جەژنی هەم لەدایکبوونی عیسا هەم ئەوەی خۆشیان بە زیندیەتی هێشتەوە ئەو لە تاریخا بخوێنەوەدان ئەساسی ئەمە لێوە هاتووە و باسی لێوەکەن بەهەرحاڵ ئێمە قسەمان لەسەر ئەمەنی ئەساسەکەی لە چیەوە هاتووە بڵین پەیوەندی بەمەشەوە هەر نییە قسەمان لەسەر ئەمەیە کە ناومان نا ئەمە عیدە جەژنە وەکو عەرزیشەمە کردی کە ناومان نا ئەمە جەژنە جەژن ڕەمز و شەعائیری ملەتێکی تایبەتی خۆیەتی خوای گەورە ئەفەرمێ لكل جعلنا منكم شرعة ومنهاجا باتفاق همو اواني جوان لمنا وهمو تاريخي اسلامي وتاريخي همو عقائد تماشاكا دي عيد كالين شرعة ومنهاجا يعني دينش كالين كلمة دين يعني شي يعني شريعة يعني منهاج يعني شعائر دين لما نبيك هاتوا ما دام وتمان دين خواهي قرأ فرمي إن الدين عند الله الإسلام إن الدين عند الله الإسلام ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه خواهي قرأ فرمي من لپاش ناردني أمهم ديني رابردو كناردوما أو ديني كقبوما إستا بروغرامو برنامج جياني توابي خلق بلا سر زويا خواهي قرأ فرمي ديني إسلاما لبروا ما دام دين بيش جژن خواهی گەورە بە هیچ شێوازێ ڕێ نادا مسلمان بەشداری یادێک بکە بەشداری جەژنێکە بکە کە جەژنی مسلمانان نییە هەر بەم مناسبەیەوە دێنە سەر جوابدانەی پرسیارەکەی جەنابیشێ بڕۆ من ئەوەندی لە ڕابردووە دیراسەم کردووە و ئەم شەویش بە تایبەتی تر بەدوای ئەم بابەتا گەڕام بە درێژایی مێژووی ئیسلامەتی نەمبینی سەرەتا باز لەوە ناکەم بە دەلیلی ئاەتەکان کە بە دەلیلی ئاەت حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیجماعی هەموو سەحابە ئیجماعی هەموو ئەهلی سونە و جەماعەت و حتى ئیمامی عومەری کوڕی خەتاب کە ڕووی کردە سەحابەکان فەرمووی ئیاکم دخول الكنائس في أعيادهم وریابن نەخەڵەتابن لە کاتێکا کە مەسیحیەکان جەژنیانە ئێوە بچنە ناو کەنیسەکانیانەوە يعني سبحان الله حتى هرشي كردوها لويك اقداري او بن لكاتيكا كاوان ججني انا جائز بشي ناو مسيحا ناو كنيسه كاني شانو كاتيكا ججني انا بو شوكا امام عمر باش تيجيشتو لويك براستي عيد كوترا عيد وججن اما براستي رمزيكي وشعائريكي دينيه كتو بشداريت كرد ابن القيم افرمي والله اگر بيتو تهنئه به ام يادو بكي زۆر خراپترە وەک لەوەی کە دەستخۆشی لە عارەخۆرە بکەی کە بڵێ نوێشی گیانێ بێ ئەلێگە عارەخۆری عارەقی خواردەوە دەستخۆشی ئەوەی لێکەی کە عارەقی خواردەوە ئەوە هەوەنترە لەوەی کە یەکێک جەژنە گێڕێ بە مناسەبەیەکی دینیەوە بێ پیرۆزبایی لێ بکەیت ئەگەر ناومان نادین باشە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قبوڵی نەبووە ئەوەی گەمە سەر ئەو پرسیارەی جەنابەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قبوڵی نەبووە مسلمانان بەشداری جەژنەکانی هیچ لە قەومەکانی پێشخۆی بکەن پێش ئەو حەدیثەی جەنابەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە هاتە شاری مەدینە شتێکی تری بینی سەیریکە هەم مسلمانەکانیش ئەوانەی کە مسلمانن دوو ڕۆژ هەیە خۆشی تیا دەرەبڕن جەژن بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات بانگی کردن فەرمی چییە لەم دوو ڕۆژە خۆشی دەرەبڕن تیانەی پێغەمبەری خوا ئەمە ئێمە بە درێژایی تەمەنمان لە زەمەنی جاهیلیەتیشا ئەم دوو ڕۆژە جەژن بووە لە لامان جەژنمان تیا گێڕاوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرموون چی فەرمی لەقەد ئەبدەلەکم بهما خەیڕا منهم وتی ئاگاتان لێ بێ خوا ئەم دوو جەژنەی گۆڕیوە بە دوو جەژنی زۆر چاکتر لەمەی کە ئێوە جەژنی تیا گێڕن لەبەرەوە ئێوە جارێکی کە لەم دوو ڕۆژەیە جەژن نەگێڕن ئەوەی کە ئێوە جەژنی ئێوەیە جەژنی چییە؟ عید الأضحى وعید الفطر جەژنی ڕەمەضان و جەژنی قوربانە مسلمانان لەم دوو ڕۆژەیە پێویستە جەژن بگێڕن
پێویستە لەم دوو ڕۆژە جەژن بگێڕن ئەوەی کە جەنابەت ئیشارەتی پێدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە یەهودیەکانی بینی لەم ڕۆژەیە خۆشیان دەرنەبڕی ئەوەی کە جەنابەت ئیشارەی پێدەی کە ئەڵێ وەڵا خۆشیان دەربڕیۆ نەخێر ئەوان لەم ڕۆژەیە بەڕۆژوو بوون یەهودیەکان بەڕۆژوو بوون حتى ئێمە باسی دینەکانی ڕابردووەکەین لە زەمانی خۆیان فعلا ملتەزیم بوون بە دینی خۆیانەوە حواریەکانی عیسا هەمویان لە خاش جیران لە زەمانی حەزرەتی عیسا لەسەر دینەکەیان یعنی دینی عیسا یەک پارچە پڕ لە تەضحیە و پڕ لە خۆبەختکردن لە پێناوی دینە نەک ئاهەنگگێڕان و هەلهەلە کێشان و چوزان ئەوەی کە ئێستا بینین لە یادی حەزرەتی عیسا و لە دایکبوونی حەزرەتی عیسایە ئەکرێ بۆیە بەڕاستی کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمەی لە یەهودیەکان بینی فەرمی ئێوە ئەبینم بە ڕۆژوو ئەبن لەم ڕۆژەیە چ مناسەبەیەکە ئێوە تیا بە ڕۆژوو ئەبن وتیان ئێمە ئەم ڕۆژە ئەو ڕۆژەیە کە خوای پەروەردگار موسا پێغەمبەری لە دەستی فیرعەون ڕزگار کرد لە خۆشی ئەو ڕۆژەیە کە خوای پەروەردگار پێغەمبەرەکەمانی لە دەستی زاڵمترین کەسی ئەم سەرزەویە نەجاتدا حەزمان کرد ئێمە وەفایەک دەربڕینی وەفایەک سوبحان الله تەماشاکە دەربڕینی وەفای جوولەکەکانی پێش ئێستا چۆن بوو بۆ پێغەمبەرەکەیان چیان کردووە هاتن مەسرحیان ڕازاندەوە و چوزانم هەزار گۆرانی بێژیان هێنا و لە خۆشی ئەوەی کە موسا ڕزگاری بردووە بێفەرمانی خۆیان ئەنجامما ئەمەیان کرد نەخێر هاتن حتا لە زەمانی پێغەمبەریش حسێ بکە ئەو کاتە کە پێغەمبەر عەلەیهی سەڵام موجودی هەیە ئێمە باسی 13 ساڵ دوای هاتنی پێغەمبەرەکەین پێغەمبەری خوا لە مەدینە ئەم پرسیاری لە یەهودیەکان کردووە لە مەدینە ئەم پرسیاری لە یەهودیەکان کرد فەرمی ئێوە بۆچی بە ڕۆژووە بن فەرمی لەبەرەوەی کە ئەم مناسەبەیە هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لەو دەقا فەرمی ئەنە ئەحەقو بموسا من بەڕاستی لە پێشترم بۆ ئێوە بۆ موسا چونکە پێغەمبەری خوا گوڵ لە حەدیثەکەی پێشووتر ئیشارەم پێ فەرمی ئەگەر ئێوە دۆستی موسا بن من برای موسام من لە پێشترم بۆ موسا بەڵام لەمەشا پێغەمبەری خوا فەرمی بۆی کە مشابهەی ئەمان نەکەم لە ڕۆژۆکەشە ئەم ساڵ تازە فریان ناکەوم ئەم ساڵ منیش یەک ڕۆژ لەگەڵ ئەمان ناگرم باشە پێغەمبەری خوا قەت نەویستۆ خۆی بشوبهێنێ بە قەومێکی غەیری مسلمانانەوە لەم مەسەلەیە کە لەگەڵ ئەوانە تۆزێ لێگەچین لە یەک ڕۆژا بە ڕۆژۆ بین بەهۆی مناسەبەی نەجاتبوونی موسا پێغەمبەرەوە پێغەمبەری خوا فەرمی ئەگەر ساڵی داهاتوو مام من تاسوعاش بە ڕۆژوو ئەبم وەکو خلافیەوە بەڵێ من ڕۆژێ پێش ئەوەش بە ڕۆژوو ئەبم لەگەڵ ئەوانە با یەک ڕۆژ بە ڕۆژوو نەبم دوو ڕۆژ بە ڕۆژم بۆی کە مخالفەیەکی ئەوان بکەمەوە باشە ئاوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وەکو ئیمامی عەلی فەرمی ئێمە خۆمان بە شتێکی زۆر جیاواتر ئەزانین لە هەموو قەومەکانی کە نە وەکو تەکەببورێک بەسەر ئەوانە نە لەبەرەوەی بەڕاستی دینێکمان هەبوو زۆر بێگەرتر لە هەموو دینەکانی تر بۆیە بەڕاستی ئێمە خۆمان بە فەزلێکی زیاتر ئەزانین نەک سوبحان الله ئێستا ئێمە مسلمانان وامان لێ هاتووە خۆمان زۆر بێ کەم ئەبینرێ خەڵکانێکی ئەهلی یەهود و نەسارا و مەسیحێت و ئەوروپامان زۆر لەلا گەورە بووە پێویستە یاد بە یادەکانی ئەوان بکەین و یادەکانی خۆمانمان لەبیر بچێتەوە بۆیە بەم شێوە پێغەمبەری خوا ڕوانیوێتی ئەوەی کە مناسەبەیەک دووبارە کاتەوە لە دینی مەسیحیەتە یاوەکو لە دینی یەهودیەتە بەڵام بە شێوەیەکی مخالیف ئەویش بە چ شێوەیەک یعنی ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە بینی ئەوان یادەکەنەوە یادێکی زۆر ئیتاعی فەرمانی خوای پەروەردگار ئەکەن بە ڕۆژوو ئەبن نەک ئەوەی کە ئەوان بەڕاستی ئەوەی لە ڕۆژگاری ئیمڕۆ بینن ئەنجامی ببن و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بچێ ئەنجامی باتەوە یعنی ئەوان نەهاتون بەڕاستی کارێک بکەن مخالیفی فەرمانی خوا پێغەمبەری خوا بێ بەڵام پێغەمبەری خوا پێ شوێن ئەوان بگەوێتەوە لەمان نە شوێن ئەوان کەوتوتەوە لە کارێکی چاکەیە بەڵام مخالفەشی هەر کردووە کاتەمەوەسا ئێمەش ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی بە ئەحەقتر و لە پێشتر زانی بە بۆ موسا سەلامی خۆیان لێبێ بێگومان ئێمەش لە حەزرەتی عیساوە نزیکترین تا مەسیحیەکان چونکە ئێمە ناشەرعی خوا ناکەین کە حەزرەتی عیسا باشترین بەندەی خوا بووە ئێمە وەکو ئەوان ناڵێن عیسا لە خاج دراوە ئێمە وەکو بەشێکیان ناڵێن کە ئەمە حاشا لە مەکانەتی بەڕێزیان ئەمە ڕۆڵەی زینایە ئێمە زۆر بە پاکی و بە شێوەیەکی بەرز لە ئاستی شاوی خۆیان پێغەمبەر عیسامان ناسیوە و وەسف و سەنای بکەین ئێمە لەم سەردەمەدا چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سیمایەکی تری بە ڕۆژوو عیبادەتی جوولەکەکاندا کرد ئێمە چۆن لەم سەردەما لەم یادە تێبگەین چۆن لە ماڵی خۆمانە یادی عیسا بکەینەوە بەڵام بەو شێوەیە کە خوای گەورە ئێوێ خوای گەورە پاداشتە باتەوە طبعا من لە سەرەتا ئیشارەم بەوەدا کە ئێمە جارە با بێم بزانین ئەمە یادە یاوەکو ئەمە جەژنە ئەگەر لەوە تێپەڕین زانیمان ئەمە جەژن نییە
دینە سەرەوەی کە ئەمە یادە لە یاد و مناسبەیەکی ئاوایە ئایا مسلمانان ئەبێت چی بکەن باشە سەرەتا ئێمە دەربارەی ئەوەی کە ئێمە نزیکترین لە مەسیحەکان بەرامبەر بە عیسا پێغەمبەر حتمەن بەڕاستی ئێمە پێغەمبەر عیسامان بە یەکێک لە پێغەمبەرانی ئولول عەزم ئەژمار کردووە لە دینی ئیسلامە لە کۆی 144,000 پێغەمبەر خوای پەروەردگار 25 پێغەمبەری هەڵبژاردووە لە قورئانە کە ناوی هێناون 5 پێغەمبەری لەنا ئەم پێغەمبەرانە جا کردووە کە ناوی ناون ئولول عەزم کە بەڕاستی خاوەنی خەبات و ماندووبوونێکی زۆر زۆرن بەهۆی دینەکەیانەوە یەکێک لەم پێغەمبەرانە عیسا پێغەمبەرە لەبەرەوەی ئێمە پێغەمبەر عیسامان بەڕاستی لە گەورەترین پێغەمبەران ئەژمار کردووە و بە چاوێکی گەورەترین پێغەمبەران تەماشای ئەەکەین هەڵبەتە ئێمە وەکو خوا نەخواتە تەفرەقەی نێوان پێغەمبەران ناڵێن بەڵام لە ڕووی فەضلەوە کە ئەمە بۆ خۆی فەضلێکە خوای پەروەردگار بەوانی زیاتر داوە لە چاو پێغەمبەرانی ترە ئەم پێش پێغەمبەرە فەضلیان لە لای خوای پەروەردگار لە هەموو پێغەمبەرەکان زیاتر یەکێک لەوانە عیسا پێغەمبەرە عەلەیهی سەلام زائیدەن ئێمە ئێستش پێغەمبەر عیسا بەوە ئەزانین کە هاوکاری ئێمە لە دینەکەمانە بە ئێستشەوە چاوەڕین ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان ئەم پێغەمبەرە نازارە بێتەوە لەگەڵ ئێمە هاوشانی ئێمە بەندایەتی خوا و تەثبیتکردنی شەریعەتی خوای پەروەردگار لەسەر زەویا جێبەجێگا کە ئەوە یەکێکە لە موژدەکانی پێغەمبەری نازدارمان صلی الله علیه وسلم ئەفەرمێ یەهودیەکان و نەساڕاکانیش بە هەردووکیان ڕاز ناکەن لەوەی کە ئەم پێغەمبەرە نەزارە لە خاش دراوە ئەم پێغەمبەرە نازارە لە لای خوای پەروەردگار بەرز کراوەتەوە هەتا ئەو ڕۆژی کە خوا خۆی مەبەستێتی دێتەوە بۆ سەر زەوی لەگەڵ سەفی مسلمانانە لەسەر شەریعەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دێتەوە حکمی خوا لەسەر ئەم زەویا بەقرار دەکاتەوە نەک لەسەر دینەکەی خۆشی لەسەر دینەکەی پێغەمبەری خوا بۆیە کاتێک کە دێتە خوارە و لەو دەقەیە یەکێک لە قائیدەکانی مسلمانان کە هەندێک لە عولەمان ئەفەرمون محەممەدی مەهدیە پێشنوێژی ئەکات دەیەوێت نوێژدا ببەستێ دێتە دواوە بۆ ئەوەی کە حەزرەتی عیسا پێشنوێژەکەکە عیسا پێغەمبەر عەلەیهی سەلام پێی ڕائەگەیەنێت وەکو پێغەمبەری نازا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکا بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ خوای گەورە بڕیاری داوە ئیمامی ئەم ئومەتە پێویستە لە خۆیان بن بۆیە لەو دەقەیە پێغەمبەرێکی ئولول عەزم لە دوای یەکێک لە شوێن کەوتوەکانی ئەم پێغەمبەرە نازداری ئێمەوە نوێژدا ئابەسێت و ئەبێ بە ئیتباعێکی ئەوان عەرزم کردی ئێمە لەم کاتەیە چی بکەین ئێمە کاتێکە لەمە بووینەوە وتمان جەژنە ئەگەر وتمان جەژن نییە ئایا تا چ ڕادێک ئێمە وەکو موسڵمانان پێویستە یادی ئەم ڕۆژە بکەینەوە مامۆستای بەڕێز من ئەڵێم یادکردنەوە ئەگەر جائز بێ وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جائز بەو شێوە ئەبێ بکرێ کە فەرمانداری خوای تا بکرێ بەڵام توخوا ئەگەر ڕاست بێت من پرسیارێکەکەم لە خۆشم و لە جەناب شت و لە هەموو بینەرانەشێکی گویان تێمانەوەیە کە ئایا ئێستا یادی چی ئەکرێتەوە ئەم ڕۆژی چییە کە من پێم وایە لەوە چێ زۆربەی بەتایبەتی عالەمی ئیسلامی بەتایبەتی خەڵکی کوردەواری خۆمان دوای ڕەشایی کەوتووە هەر نازانێت چیە مەسەلەکە هەر نازانێت مەسەلە ئێمە عادەت چییە وەکو تەشبیه نەبێ وەختی خۆی تەمسیلێکە بوو من مناڵم بە حاڵ بەبیرم ئاغا دیار نەبوو ڕۆشت بوو ماوەیەکی زۆر ئیتر لە ماڵەوە عایلەی ئاغا لە کارەکەر و لە ژنی و لەمانە هەمویان خەمبار بوون وەختێکیان زانی هەواڵی هاتنەوەی ئاغا هاتەوە ئاغا ژن و کارەکەر و خەڵکی مناڵ و شتەکانیان دەستیان کرد بە هەڵپەرکیە و پیاوێکیش هاتبوو بین مناسبە بەوەکو میوان لە ماڵەکە بوو ئەویش لەگەڵانە دەستی کرد بە هەڵپەرکیە دوای ئاغا ژن وتی باشە فڵان کەس بە کابرای میوانی وتی فڵان کەس ئەوە من لە خۆشی مێردەکەم ئەڵێن ئەگەڕێتەوە ئەم کارەکەرە لە خۆشی ئاغاکەی ئەڵێن ئەگەڕێتەوە ئەم ناڵانە لە خۆشی باوکیان ئەڵێن ئەگەڕێتەوە هەڵ ئەپەڕین ئەی تۆ لە خۆشی چی هەڵەپەڕی زەحمە نەبێ وتی وەڵڵاهی منیش لە خۆشی سیک و سەواییەوە هەڵەپەڕ لە خۆشی سیک و یعنی ئەسڵەن نەیزانیەوە مەسەلە چییە بەس بینیوەتی خەڵک هەڵەپەڕی ئەش لەجانە هەڵەپەڕێ بەڕاستی خەڵکی لای ئێمە احترام من بۆ ئەو خەڵکانی کە گویان تێمانەوەیە زۆربەی جار لە هەموو مناسبەکانە
کوێرانە و بەبێ هیچ ئاگاییەک دوای مناسبەکانەکەین و هەر ئەوە موسیقایەک و تەپڵێکمان بۆ لێ درایتە ئێمە بۆ خۆمان هەڵە پەڕین نازانین مناسبەکە چی لە پێناوی چیە. واللهی لەم ڕۆژەیە ئەبووای ئەرز و ئاسمانەکان تێک بچوایە نەک یادێکی ئاوا بکرێتەوە. بۆ سەخۆ منە لە خۆم و ناڵم خوای گەورە ئافەرمیە. یعنی ئەم ڕۆژە ئەو ڕۆژەیە کە مەسیحەکان یادی تیاکەنەوە لەبەرەوەی کە ئەڵێن ئیسا پێغەمبەر لەدایک بووە. بەس خۆوان ناڵێن ئیسا پێغەمبەر لەدایک بووە. ئەوانە پێغەمبەر کوڕی خوا نەعوذ بالله. ئەوان ئەلعیاذ بالله پیان وایە ئیسا پێغەمبەر نییە، کوڕی خوایە، دایکی خوایە، خوش خوایە. جا ئێوە ئاگاتان لێ ئەم مەسیحەکان قسەیەکیانە ئەڵێن چی؟ ئەڵێن ئەب و ئوم و ڕوح القودوس. ئەدان خوا بە ئەب لەناوە بن، دایکی بە ئوم لەناوە بن، بەڵام ئیسایان ئەمەندە پێ گەورەیە ناڵێن ئیبن، ئەڵێن چی؟ ڕوح القودوس، ڕۆحە پیرۆزەکە. بەخوا ئەڵێن ئەب والعیاذ بالله. ئەو بۆ مسلمانان لە خۆیان ناپرسن هەموو ئەو یاریچیانانە کە گۆڵێکەکەن لە جیاتی ئەوەی شکرانە لای خۆمان چۆن ئەڵێن کە خوا نیعمەتێکمان ڕووتی ئەکاڵێن خوا شکر بۆ دوانە ئێمە شکرانەی خواکەین. بەڵام مەسیحەکان ئاگاتان لێ لە شکرانەکردنی گۆڵێک یاریزانێکە ئەیکا لە ناو ساحەی مەیدانە یەکسەر چیەکەن؟ دەست بۆ سەریان بۆ ئێرەیان بۆ ئەوێ بن. ئەوە ڕەمزەکان نەدانی چییە؟ ئەب و ئوم و ڕوح القودوس. ئەب و ئوم و ڕوح القودوس هەرەوسیانەیە ئەڵێن خوایە شکر بۆ تۆ بۆ دانی شکرانی هەرسێ خواکەکەن. کەواتە ئێمە وتمان ئەم یادی لەدایکبوونی ئیسایە، بەڵام یادی لەدایکبوونی خوایەکە بە نیسبەتی مەسیحەکانەوە. ئەم کەلیمەیە خوای گەورە فەرمێ بەڕاستی لە کاتێکە کە ئەمان ئەم قسەیەکەن وقالوا اتخذ الرحمن ولدا لقد جئتم شيئا إدا. سيقول رفنو سيدي أم كلمة قرصانة كان خواتن بلا ألين لحني آياتك واهنا أخوي برولجار بقر قرصاي إيشكا كلمة كان قرصانة نفر سبي. وقال اتخذ الرحمن ولدا لقد جئتم شيئا إدا تكاد السماوات يتفطرن. أنا أساس سؤال بيوم كلمة أنا علي وتشق الأرض وتخر الجبال هدا أن دعوا للرحمن ولدا. سبحان الله. تماشاهم آياتانك أخوة أفرمي أفرمي أوان ألين كل إخوة لدايق والعياذ بالله كل إخوة لبناني أم كلمة مسلمان أبغى قري بيوالا مسلمان أبغى شيواني بجرايا لسويك كلميك أوابو تلا إستام هل بياني وهل سعاد وانظيني يورو مسرحية كانوا تلفزيون كانوا همو كانال فضايا كان خدمتي أم كلمة أكا كألين كل إخوة لدايق بوا خلوها ويا خواي جورا فني لسر أم كلمة والله كأوتري هم عسمانا كان خريكة أتقيته زويكي كلا جيرتانا خريكة الشقبة أو شاخاني كلا برشاوتانا أيبين خريكة أبي بتوز وتشبه عسمانا لسر أم كلمة كي الله خوا كريه إيسا كري خوايا كيوي هاتون لم روجيا لخوشي أم روجيا ياد أجيرن لخوشي أم روجيا يوين جژنە پیرۆزە لە یەکتری ئەدگەن لە خۆشی ئەم ڕۆژیان چێژ لێنن لە خۆشی ئەم ڕۆژیان جلوبەرگی جوان بە مناڵەکانتانە ئەبۆشن هەر وەکوەوەی کە جژنی ئێوە بێ و ئەستەن مەسیحەکان خاوەنینین وەکو عەرزشم کردی بەڕاستی ئێستا وای لێ هاتوو ئەوەندەی ئەهلی مسلمانان ئەوەندەی ئەهلی شەرق خاوەنی ئەم مناسبەیە باوەڕم پێ بکەن مەسیحەکان ئەو نەخاوەنینین چونکە ئێمە ئەوەل حساب کە لە چەند ڕۆژ ئەسڵان هەر کراوە بە عوتڵەی هەموو دائیر و دەوامەکانمان باشە زائیدەن لەگەڵ ئەوە بزانە چەند لە ڕووی مادیەوە ئەو خەڵکە ڕەشوڕووتەی ئێمە کە ئەیبینی لە مەینەتیەکە ئاژی ئەو پارێکی ئێستا بۆ تەقەمەنی سەرف کراوە ئەو پارەی کە ئێستا بۆ کەناڵە فەضایەکان سەرف کراوە ئەو پارەی کە بۆ هونەرمەندەکان سەرف کراوە ئەو پارەی بۆ ڕازاندنەوەی مەسرحیەکان ئەو پارەی کە ئێمڕۆ لە عارە خواردنەوە و مەشروب خواردن و لە نادیەکانە سەرف کراوە ئەم پارانە هەمووی کۆرکەرەوە ئەگەر بدرایە بە فەقیری ئەم میلەتەی ئێمە لە ساڵ چەندی فەقیری میلەتی ئێمە نەجاتی ئەبوو بۆیە بەڕاستی برایان ئێمە زۆر دوورکەوتوونەتەوە لە شەریعەتی ئیسلامی زۆر بێ ئاگاین و زۆر بێ خەبەرین لە ئەسلی دینەکەی خۆمان ئێمە ئەگەر وتمان با ئێمە جائز بێ لە مناسبەیە یادێ بکەینەوە بەڵام بە چ شێوەیەک وەکو پرسیارەکەی جەناب ئیشارە پێدا ئێمە چۆن ئەتوانین بەرگێکی دینی بە مناسبانە بکەین ئێمە با بڵین ئەم مناسبەیەش بە بۆنەی یادی لەدایکبوونی ئیسا پێغەمبەرەوە نییە بڵین بە بۆنەی دروستبوونی خۆی ئەساسا هەر ئەوەشە یعنی سەری ساڵی میلادی لەوە دروست بوو میلادی خۆی بەناوی خۆی میلاد یعنی لەدایکبوون
بەڵام ئەگەر ئێمە باز لەوە نەکەین بڵین کاکە نا تازە ساڵ بووە بە ئەمریکی واقع بڵین ئەم ساڵە ساڵی وا تەفسیرکەین ساڵی دروستبوونی مێژووی بەشەریەتە لەسەر زەویە ئەم ساڵە هەمومان تیا بەشدارین باشە باشە قوش بەسەر تۆ کاتێ ساڵێ لە تەمەەن تەڕوا بەسەر گەردانی و بەبە نەبوونی و نەداری و بێعیبادەتی شیوەنی بۆ گێڕیاندی بۆ گێڕی خۆ تۆ ساڵێ لە تەمەنی تێپەڕیوە نە ساڵێ لەسەر تەمەنی زیای کردی بێ ئێستا ئەم ساڵە هاتۆتە پێشەوە بۆ ئێمە خۆ ساڵێکی تازە نییە بە ئێمەیەدەن ساڵە لە تەمەنمان کەمی کردو ئەگەر ئێمە 70 ساڵ تەمەنمان بێ من ئەگەر بۆ نمونە 45 ساڵم ئێستا مایەوە چەنی 45 لە هەفتای دەرکە 24 ساڵم ماوەتەوە یعنی ساڵێکی لێ بڕا 23 ینی وردە من لە مردنەکەم نزیکەم لە کۆتاییە لە بەجێشتنیم ژیانە ینی من ئەبێ بگریم بۆ حاڵی خۆم نەخۆشی حاڵی دەربڕم بەهەرحاڵ ئێمە دین یاد دەکەینەوە لەم ڕۆژە بەڵام پێویستە یادی ئەم پێغەمبەرە بەو شێوە بکەینەوە کە ئەو داوای کردووە ئێستا پاپا و قەشەکانی مەسیحیەت خۆیان حاشاکەن لەوەی کە هەل لە تەسریحی تازەی پاپای هەڵە کاکە گیان ئێمە حاشا ئەکەین لەوەی کە بە درێژایی تاریخی ئێمە شتێک هەبوو بێمە بناسبەیە کە باز ئەمە لە قەرنی تازە ئەم مەسەلەیە دروست بووە یاد بەم شێوەیە بکرێتەوە ئێمە شتێکمان نییە بەنای ئەوە کات لەم ڕۆژەیە یادی حەزرەتی لەدایکبوونی عیسا پێغەمبەر بەم شێوە بکرێتەوە کە ئەم هەموو بێفەرمانی خوای تا بکرێ کە نادیەکانی ئەوروپا ئەم شەو حتا بەیانی کراوە بوون و عارەقی تاخوراوەتەوە زۆرترین ڕێژەش عارەقی تاخوراوەتەوە زۆرترین بێفەرمانی خوای پەروەردگاری تا کراوە وەزیرەکەی مەڵێر کەس بڵێ جەژنیەوە داعشە باشە ئیتر ئەوە بەڕاستی ئیمڕۆ کۆمەڵێ اتهامات دەکرێت بەس بۆ ئەوەیە ینی لە ئەسلی شریعەتی ئیسلامی دوورمانخانەوە یعنی ئێمە نەوێرین بڵێن کاکە ئەمە حەڵاڵە نەوێرین بڵێن ئەمە حرامەوە ئەمە بڵێن ئەوە داعشە فعلا خۆ من نایم ئێستا بەرگری لە فکری داعشکەم بەڵام من ئەزانم کە بەڕاستی لە پێناو ئەو فکرە غەڵەتی کە ئەوان ممارسەیان کرد لە مقابلی دینا دێن ئەو مسلمانە چۆنە ڕازڕەوانی کە بەڕاستی وەچێکی جوانی ئیسلامەتیشان پێشکەشی خەڵک و پیشانی خەڵک داوە یانێ ئەم جۆرە مسلمانانش بخەنە پەراوێزەوە و بیخەنە ڕیزی ئەوانەوە تاوەکو بۆیان نەبێ باز لە حەلاڵ و حرام بە درێژایی زیاد لە چەند سەدە خاچپەرستان لە بەرامبەر سوپای مسلمانان بەرامبەر بە سوڵتان سەلاحەدینی ئەیوبی بەرامبەر بە سوڵتان محەممەد فاتح هەمیشە لوتشکاو بوون هەمیشە بەزی بوون هەمیشە ئەوان دۆڕاو بوون ئەوروپا تەنانەت لە ڕێی شەڕی خاچپەرستی و غەزوی فکری ڕۆژهەڵات ناسەکانی ولیان توانی تۆوی خۆیان لە وڵاتی مسلمانانە بچێنن بەڵام جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ئەمە لێزانی مەسیحیەت و خەوی غەفڵەتی مسلمانانە کە هەیمەنەی کردووە و مسلمان بەر لە مەسیحیەت دهۆڵی ئەم شایی و ئاهەنگای گەڕێ پێت وانە ئەمە هۆکاری چوارەمی ئەوروپیەکان بێ بۆ زاڵبوون و هەیمەنەکردنیان بەسەر گیانی ئیسلامی و تا ڕادەیەکی توانیوان لە ڕێم یادەوە سەرکەوتوو بن ئەوەی کە سوڵتان سەلاحەدینی ئەیوبی با پیرەمان و سوڵتان محەممەد فاتحی تورکی توانی ببێتە بربەستێکی گەورە لە بەردەم هێرشی خاچپەرستاندا ئێستا بە شێوەیەکی ئاشتی و خۆشگوزرانی هاتوتە وڵاتی ئێمەوە طبعا ئێمە حقیقەتێک هەیە ئەبێ بیزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە حەدیثێکا فەرمێ قیامەت هەڵناسێ هەتا وای لێنێ ڕۆم کە تەمسیل ڕۆم یعنی بەنو ئەسفەر لە حەدیثەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ زۆرترین ئەهلی سەرزەوی ئەبن زۆرترین ئەهلی سەرزەوی ئەبن طبعا ئێمە یەک شتە بێ بزانین زۆرینە بە معنای ئەوە نییە لەسەر حەق بێ یعنی شەرت نییە کاتێ زۆرینە لەگەڵ شتێکایە ئەمە حەق بێ ئەو بە درێژایی تاریخ دیار بوو و پێغەمبەرانیش باشترین سەلمێنەری ئەم ڕاستیان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە ڕۆژی قیامەتدا پێغەمبەری وایە هەر خۆی دی بەتەنیا وانە یعنی معنای وانە زۆرینە لەگەڵ شتێکا بوو ئەمە حەقە بەنیسبەتی ئەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێ ئەمە حەقیقەتێکە کە لە ئاخر زمانە بەنی ئەسفەر مەسیحێ زۆرترین ئەهلی خەڵکی سەرزەوی ئەبن پرسیا کرا لە یەکێ لە سەحابەکان فەرمیان هۆکارەکەی چییە فەرمی لەبەرەوەی 4 سیفەتیان تایە یەکەم لە کاتی کەوتنا زۆر هەڵەستنەوە دوو لەبەرەوەی کە زۆر ئینسانیەتیان تایە ئەوەی کە ئیمڕۆ ناوێنن مافی مرۆڤ فعلا ئەوەیان تایە سێیەم والحاصل 4 سیفەتیان باسەکات مەبەستم ئەوەیە کە مەسیحێت بەپی نەسی حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە کۆتاییەکانی ئاخر زەمانە کە ئێستا ئێمە پێم وابێ لە سەر و سەودای کۆتایی ژیانین مەسیحیەت وای لێ زۆرینی ئەهلی سەرزەوی ئەبێ بەڵام
ئێمە باس لەوە ئەەکەین بۆ ئەوان توانیویان ئەمە بکەن مسلمانان نیانتوانیوە بۆ مسلمانان بە درێژایی تاریخی ئیسلامەتی هەر نەبێنە بێت لەو بوقعەزەی کە بەڕاستی حکمڕانی ئیسلامی تیاکراوە خەڵکانی دەرەوەی ئیسلام بەخیلیان پێبردوون خەڵکانی دەرەوەی ئەهلی ئیسلام چۆن ئەڵێ زۆر خەفەت بار بوون دەربارەی ئەو خۆشگوزەرانی کە لەناو عالەمی ئیسلامی هەبووە چونکە بەڕاستی ئەگەر ئێمە سەیری تاریخی خولەفاکانی ڕاشیدین و تاریخی عومەری کوڕی عەبدولعەزیز و تاریخی هەتا خولەفای ئەمەریکان و ئەمانە بکەین بەڕاستی مسلمانان لەو پەڕی هۆشداریا بوون و لەو پەڕی هەیمەنەی سەروەری و سەرداری حکمڕانی دەوڵەتی خۆیان نابوون قەت نەیانتوانیەوە نە لە ڕووی فکریەوە نە لە ڕووی عەسکەریەوە نە لە ڕووی سەقافیەوە لە هیچ ڕوویەکەوە نەیانتوانێت بەسەر مسلمانان نازاڵن بگرە بەعەکسەوە لە کاتی غەزوی عالەمی ئیسلامیە هەموو کتێبەکانی ئەهلی ئیسلام لە ئیبن خەلدون و لە هەموو ئەو کتێبانی کە عولەمانی ئەهلی ئیسلام دایان نابوو هەموویان دزی لە میسر و لە تورکیا لەمانە بردیان ئێستا دیراسەی ئەو کتێبانی ئێمە ئەکەن دیراسەی کتێبی عولەماکانی ئێمە ئەکەن دیان ئەوان بەڕاستی پێشکەوتنی ژیان و تەکنۆلۆژیا خوانی پێەکەن ئەو قسەی من نییە ئەو قسێ ئەگەر من ئەیکەم بە هەموو خەڵک من تاوانبارکە بڕۆن تاریخ بخوێنەوە بڕۆن قەولی هەندێک لە عولەماکانی مەسیحیەت خۆیان بخوێنەوە عولەما ئەوروپیەکان بخوێنەوە بزانن کە چەند ئیسفادیان لە کولتور و کەلەپوری ئیسلامی کردووە لە ڕابردووە بەڵام هۆکارەکەی چیەکە ئەوەی جەنابتە فەرمی ئێستا ئەوان زاڵ بوون بەسەر هەیمەنەی ئەوان وای لێ هاتووە زاڵ بێ بەسەر عالەمی ئیسلامی ئەوە بکە هەل سەرەتای بەرنامەکە من ئیشارەم پێدا خەوتووی و بێخەبەری خەڵکی مسلمانانە بێئاگایی ئێمەیە ئەوەیە کە پێغەمبەری خوا فەرمی خوای گەورە زەلیلیتان لەسەر هەڵ ناگرێ حتا تەرجعوا إلى دینیکم حتا ئەو دەقەی نەگەڕێنەوە بۆ ڕاستە شەقامەکەی دینەکەی خۆتان و حتا نەگەڕێنەوە سەر ڕاستە ئەو بەرنامەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هێنای چونکە ئیسلاحی میلەت بە شەریعەتە بێ ئیسلاحی کۆمەلگا بە بەرنامەکەی خوای پەروەردگارە بێ غەیری بەرنامەکەی خوای پەروەردگار حەج فکرێکی کە هاتووەتە ئەم کۆمەلگای ئێمە هاتووەتە عالەمی ئیسلامی بەعامەوە سبحان الله خراپتری کردو باشتری نەکردووە بڕۆ تەماشاکەن بە فکری شیوعیەتەوە بە فکری ڕەسمالیەوە بە فکری یعنی هەموو ئەو فکرانە بە فکری حتا نوێترین فکریان فکری دموکراسیەوە کە هاتووەتە عالەمی ئیسلامیەوە چونکە ئەمە بە قاڵبی ئەهلی ئیسلام ناخوا هەرچێکی لێکەی مسلمانان بەدبەختتر بوون بەختەوەر نەبوون و وعدەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ بێتە دی وعدەکەی پێغەمبەری خوا فەرمێ بەختەوەریتان بۆ ناگەڕێتەوە سەروەری و سەرداریتان بۆ ناگەڕێتەوە شکۆمەندیتان بۆ ناگەڕێتەوە ئەو زولەتەی کە بەسەرتانە دراوە لەسەرتان نەجاتی نابێ حتاکەی هەتا ئەو کاتی ئەگەڕێنەوە سەر ڕاستە شەقامەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پابەندی خۆتان لە ئاکارتانە ڕەفتارتانە لە گفتارتانە پابندەکەنەوە بە دینەکەی خوانەوە ئەبێ بەڕاستی ئەم حەقیقەتە ئێمە بیزانین کە ئێمە ئێستا تەنها ناوی مسلمانەتیمان پێوە ماوە یعنی بەڕاستی ئەڵێم یعنی ئێمە بە مامۆستا بەڕێزەکانمانەوە بە ئوستازی جامعەکانمان هەموو ئەوانەمان کە ئیدعای دینداری ئەەکەین هەموو ئەوانە کە ئیدعای ئیسلامەتی و مسلمانەتی ئەەکەین ئەوەی کە بەدەم ئێڵێن لە ڕەفتارمانە ڕەنگ ناداتەوە ئەوەی لە مزگەوت ئایویستین لە بازارە تەطبیقی ناکەین زۆربەی ئەهلی غەیری دین غەیری مسلمانان کە دێ ڕەخنە لە مسلمانان ئەگرن ڕەخنە لە ڕەفتارەکانی مسلمانان ئەگرن تا ئێستا ناتوان ڕەخنە لە فەقەرەیە لە فەقەرەکانی دینی ئیسلام بگرن ئەگەر گردی بشێتیان هەباء منثورا وەکو تۆزێک بە ئاسمان هەبچێت شتێک بنەمایەکی نەبووە باشە بەڵام توانیوانە لەم ڕێگەیەوە لە ڕەفتاری منەوە لە ڕەفتاری تۆ لە ڕەفتاری فلان مامۆستا مەلاوانەوە دێن لەم دەرگایانەوە لە دینەدەن زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوە جوانەکان مێ دەکەم بە چاوڕوونی و ڕێنماییەکمان بەخشیوە بە بینەران سپاس بۆ جەنابیش خوای گەورە پاداشتی ئێوەش باتەوە بە پاداشتی بینەرانیش باتەوە بۆ گوێبیستیان بۆ بەنامەکەم سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست بێگومان مامۆستا هەژار مکریانی بەڕەحمەت بێ لە وەرگێڕانی چوارناملکەکەی دکتۆر عەلی شەریعەتیە کۆمەڵێ پەیوی جوان ڕیز دەکا کە دەڵێ ڕۆژێک کە ئیسلام باوی بوو لە ناو گەلاندا ناوی بوو زێڕی هەبوو زۆری هەبوو چی گوتبە هەر ئەوە بوو مامۆستاکانی ڕۆژ ئاوا لە فێرگە لە دانشگایان لە ناو کۆڕی کەیخودایان کاریان لاسای موسڵمان بوو دابی ئەوانیان پێجوان بوو کەوای شۆڕیان لەبەر دەکرد ئەمامەیان لەسەر کرد تەنانەت باز لەوە دەکات من بەداخەوە لەبەرم نییە کە ئەگەر شتێکیان دروست بکردایە مۆری ئەڵڵاهو ئەکبەرەکەی ئیسلامیان لێدا تەنها بۆی ڕەواجی هەبێ بەڵام دەڵێ ئێستا
شتەکە هاوکێشەکە پێچوانە بووەتەوە دەبێ ئێمە قەرزی کۆنە بدەینەوە لە بری ئەوەی ئەڵڵاهو ئەکبەر و ڕسمی منارەی مزگەوتی مسلمانان لە کەلوپەل و ئەشیا دروستکراوەکانمان بدەین دەبێ بە شانازیەوە بنووسین مەید ئین تورکیا یان بۆ منە یابان یان سین یا هەر وڵاتێکی دیکە بەداخەوە ئێستا هاوکێشەکە پێچوانە بووەتەوە دەبێ مسلمان بە گۆرانی و بە ئاوازی خەڵکانێکی بێگانە هەڵپەڕێ و شایی و خۆشی و لۆغان دەرببڕێ ومێ دەکەین مسلمان دوور بێ لەو یادەی کە سەرانسەری بریتە لە هەر لە سەرتاکەەوە کە ئامانجەکەی بریتە لە بەرزڕاگرتنی عیسا لە سەروی خوددا و نەعوذ بالله خۆی دوورە پەرێز بگرێ و خۆمان لەو کارە نەشیانە بپارێزین ومێ دەکەین پەیامی پێغەمبەر عیسا لە ساڵی 2019دا ببێتە پەیامی پێکەوەژیان و مسلمانان زیاتر وەکو چۆن قورئانی پیرۆز یادی کردوتەوە زیاتر لە ئاست گەورەی و حەزرەتی عیسا و پاکداوێنی دایکیدا زیاتر ڕابمێنین و پەیامەکەی بکەینە پەیامی خۆشەویستی و پێکەوەژیان تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ